سلاوتان لێبێ و ئەم کاتتان باش من سرود خورشید لە کەناڵی ئاسێ زانکۆوە بەردەوامە بین لەگەڵتانە لەسەر باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2022-2023 تاوەکو ئێوەی خۆشەویست بەرچاوڕوون بن زانیاریتان لەلا هەبێت لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودی لێ ببینن. خۆشەویستان ئێمە بەردەوامین لە باسکردنی ئەو بەشانەی کە لە زانکۆی سۆران هەن تاوەکو بزانین کەمترین کۆنمرەکانی چەندن. لە کۆتا ڤیدیۆمانە لە زانکۆی سۆران باسی فاکەڵتی ئاداب بۆ ئەوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە فاکەڵتی ئاداب لە چه ئاستێکایە پارێزگا و گشتەکەی چۆنن بۆ ئەوەی داتا و زانیاریەکانی ئەم ڤیدیۆیە بزانین با پێکەوە تا کۆتایی ڤیدیۆ بینەربی. یەکەم بەشمان لە کۆلێژی یاخود لە فاکەڵتی ئاداب لە زانکۆی سۆران بریتە لە بەشی زمانی ئینگلیزی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا هەفتایە و گشتێکی 84.1 پارالێلی پارێزگا 59.295 و گشتێکی 63.8 ئێوارانی پارێزگا 59.05 و گشتێکی 65.103 بەشی مێژوو کە تەنها لەقی وێژەیی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 66.6 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە پارالێلی پارێزگا 58.901 و گشتێکی 60.2 بەشی جوگرافیا کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 64.519 و گشتێکی 77.2 پارالێلی پارێزگا 59.4 و گشتێکی 62.6 ئێوارانی پارێزگا 58.215 و گشتێکی 60.9 بەشی زمانی عەرەبی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 64.155 زانکۆڵاینی پارێزگایە و 71.957 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 58.2 و گشتێکی 66.8 ئێوارانی پارێزگا 57.6 و گشتێکی 62.3 بەشی دەروونناسی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 63.774 زانکۆڵاینی پارێزگایە و 65.906 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 58.4 و گشتێکی 61.4 ئێوارانی پارێزگا 56.9 و گشتێکی 59.8 بەشی کۆمەڵناسی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 62 زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەیەتی و پارالێلی پارێزگاش 58.4 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی ئێوارانی پارێزگا 55.9 و گشتێکی 59.313 کۆتا بەشمان لە فاکەڵتی ئاداب لە زانکۆی سۆران بریتە لە بەشی زمانی کوردی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 61.306 زانکۆڵاینی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی ئێوارانی پارالێلی پارێزگا 60.2 و گشتێکی 62.6 قوتابیان خوێنکارانی ئازیز ئەوەی باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە فاکەڵتی ئاداب لە زانکۆی سۆران کە لێرەیە بەشی زمانی ئینگلیزی وەکو کۆلێژی زمان حسابی بۆ ئەکرێت چونکە کۆلێژی ئادابە ئێمە ئەزانین لە هەولێر کاتی خۆی کۆلێژی ئاداب بەشەکانی زمان و کۆمەڵایەتیەکان وەکو مێژوو و کۆمەڵناسی بەیەکەوە بوون دوایی جیاکرانەوە بوون بە کۆلێژی ئاداب و بوون بە کۆلێژی زمان جا لە هەر شوێنێک کۆلێژی ئاداب بەتەنیا هەبوو یاخود بەتەنیا زانستە مرۆڤایەتیەکان هەبوو ئەوە وەکو کۆلێژی زمان یا وەکو ئادابی قەدیم حسابی لەگەڵا ئەکرێت ئەمە ژۆک و زانیاریەک بۆ حەزمان کرد وەکو ڕوونکردنەوەیەک لای ئەوەی خۆشەویست بێت بە هیوای ئەوەی ئەو داتا و زانیاریانەی بۆ ئەوەی خۆشەویست باسیەکەین کە ئێمە لە یەکێکی ڤیدیۆکان و بەتایبەت ئەم ڤیدیۆ بۆ ئەو خۆشەویست باسمان کردووە جێگەی سوود و ڕەزامەندی و قازانسان بێت ئێوەش بۆ ماندووبوونمان لایک کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و زەنگوڵەکەشتان لەبیر نەچێت بۆ ئەوەی هەر کاتێک ڤیدیۆی نۆمان هەبوو ئاگادارتان بکاتەوە و هاوڕێیان و دۆستانتان ئاگادار بکەنەوە تاوەکو ئەوانیش سوود لە ڤیدیۆکانمان ببینن بە هیوای سەرکەوتنتان